لە گەڕەکەکانی شاری کەرکووک دیاردەی دزینی تابلۆی ئۆتۆمبیل سەری هەڵداوە. دیمەنی تۆمارکراوی کامێرای چاودێری مزگەوتێکە لە کەرکووک. شۆفێری ئۆتۆمبیلێکی بێتابلۆ خەریکی لێکردنەوەی تابلۆی ئۆتۆمبیلە ڕاگیراوەکانی پێش مزگەوتە. ئەم ئۆتۆمبیلە توێتا پیکابە یەکێکە لە ئۆتۆمبیلانەی کە تابلۆکەی دزراوە. بەوتەی خاوەنەکەی لە کاتی نوێژدا لە مزگەوت تابلۆی ئۆتۆمبیلەکەی لێ کراوەتەوە و سکاڵای یاسایشی لای پۆلیس تۆمار کردووە. دەرچوین بینیمان تابلۆی سارەکەمان لێ کراوەتەوە. ئیتر ڕۆیشتین بەرەو ڕووی دادگا سکاڵای یاساییمان تۆمار کرد. بۆمان دەرکەوتکەوە نزیکەی 5-6 ژمارە تابلۆی لێکرێتەوە لە نەفسی جومعەیە. نەخێر هەمووی سکاڵای نەکردەوە، من چوارەم کەس بووم سکاڵام کرد، بەڵام ئینشاڵڵا دوای منش ئەڕۆن سکاڵای یاسایی زیاتر تۆمارەکەیت. کەسەکە وەڵی دەموچاوی دیارە ناسراو نییە، ئۆتۆمبیلێکی بێت تابلۆی پێیە دێ لێ کاتەوە، بەڵام لە کامێرەکانە هەمووی دەرکەوتووە. لە هەفتەیەکدا 5 سکاڵا لە لای پۆلیسی کەرکووک تۆمار کراون کە هەمویان دەناڵێنن بەدەست دزینی تابلۆی ئۆتۆمبیلەکانیانەوە. لەسەر ئەو دیاردەیە پۆلیسی کەرکووک دەستی بە لێکۆڵینەوەی ورد کردووە، دەیانەوێت سەرەداویان دەستکەوێت بۆ بنەبڕکردنی دزینی تابلۆی ئۆتۆمبیل. لێکۆڵینەوە بەردەوامە و دڵنیا دەکەینەوە ئەو دیاردەیە تاکە دیاردەیە بووە لە شاری کەرکووک ڕووی داوە بۆ ئۆتۆمبیل یاخود دوان غەرەزێکی شخصی هەبووە لە دوای و ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا دەستگیرکردنیان و ڕوبەڕوونی کامل تەفاسیلە کامل دێنە ڕاگەیاندن کەەوە ئەم بابەتە چی بووە. لە ڕابردوودا دزینی پایسکیل و ماتۆرسکیل لە گەڕک و کۆڵانەکان بە تایبەت لە بەردەم مزگەوتەکان و لە کاتی نوێژدا چەند جارێت دووبارە بووەتەوە، بەڵام دزینی تابلۆی ئۆتۆمبیل بەسەر هەڵدانی مەترسی دادەنرێت کە دەستگا ئەمنیەکان دەڵێن ئامانج لە دزینی تابلۆی ئۆتۆمبیل بۆ بەکارهێنانێتی لە کاری نایاساییدا. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، کەرکووک.